ئەمە خاڵی ترافیک لایتی گەڕەکی ڕەحیم ئاوایە لە شاری کەرکووک. نەکارمەندی هاتوچۆ دەبیندرێت نەگڵۆپی ترافیک لایتەکان کار دەکات. شۆفێرانیش پەنا بەخوا و هەر کەس بۆ خۆی دەپەڕنەوە، بۆیە زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. تەنها ئەم شوێنە نییە کە گڵۆپی ترافیک لایتەکان کار نەکەن و کارمەندی هاتوچۆشی لێ نەبێ بۆ ئاسانکاری هاتوچۆ. بەوتەی شۆفێران بەشێکی زۆر لە خاڵی ترافیک لایتەکانی ناوشار بە هەمان شێوەن. لێرە نەمروری لێ نە ترافلایش لێ هەست کەس بۆ خۆی ئەڕوا و ئەلە بابەڵە ئەنی خۆی خۆیات پارێزێ ئەگەر ناست ئەگەر ئەمە حەقی وایە ئەمانە چاکەن حکومەت لەسەرمەیەکە ئەم ترافلایتانە چاکە ئەگەر چاچینەکانمە خەڵک تووشی زەرەر دێت و دوایش مرور خۆی ئەڵێ وڵات و مخالفی ئەخە تو جارش شتەکانت چاکە ئەو جارە یەقەی سایق بگرە. چەند جار بە چاوی خۆم بینیمە ئەبێتە قەڵەباڵغی و دواتر ئەبێتە دەعام ئەبێتە کێشە دەنگە دەنگ دروستە بێ لە بینی شوفێرەکانە لە بینی ئەم سیارانە هەمووی یعنی من خۆم بە چاوی خۆم بینیمە بەڕاستی کێشەیە یعنی ئەوە هیوادارم ئەو کێشەی حەل کرێ وڵای کێشەکە ترافلایتەکان ئیش ناکە ئەبێتە مروری لێ نییە ئیتر ئەبێتە قەڵەباڵغی زۆر قەڵەباڵغی دروستە بێ خەڵک بێزارە بێ یعنی بەڕاستی ئەبێتەوە ڕین و ڕووداوی هاتوچۆ نەبوونی کارمەندی هاتوچۆ و کارنەکردنی گڵۆپی ترافیکەکان بۆ ئەو ماڵانەش بووە بەگرفت کە نزیکن لە خاڵی ترافیک لایتەکان چونکە بە پەڕینەوەیان لە شەقامەکان مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێ. یوایەتی ئەم گەڕەکەەوە بۆ ئەم ترافلایتە ئیش بکە مرورێکی لێنە ڕۆژانە حادیسە ڕۆدا ئەم زەختێکی زۆری لەسرە دەواازەی شارە کە کاتی داوامە بێ بەیانیان کاتژمێرە ڕۆژنی حادیسە نەبیە خەڵک ناتوانێت بە ئیستراحەت خۆی بپەڕێتەوە قوتابخانەی زۆر لەسرە دام و دەستگاکان هەرچی بەرپرسی ئەم شارە بێرەوە ڕۆن کەسی ئاوڕێکی لێرە نەداوەتەوە. بۆ بەدووەداچوون لەسەر نەبوونی کارمەندی هاتوچۆ و کارنەکردنی گڵۆپی ترافیک لایتەکان هەوڵماندا لێدوانی بەرپرسانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک وەربگرین، بەڵام بە بیانووی قەدەغەکردنی لێدوان لەلایەن هاتوچۆی گشتی عێراقەوە لێدوانی فەرمیان نەدا، تەنها وتیان کارمەندی هاتوچۆیان وەک پێویست نییە تا بتوانن لە خاڵی ترافیکەکان جێگیریان بکەن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گشتی کەرکووک بەڕێوەبەرایەتیەکە کەمتر لە 500 کارمەندی هاتوچۆ لەخۆ دەگرێت کە 28 کارمەندی لەسەر میلاکی حکومەتی هەرێمی کوردستانن و ڕێژەکەی تریش لەسەر میلاکی حکومەتی عێراقەوە دامەزراون. لە کاتێکدا ئێستا شاری کەرکووک پێویستی بە زیاتر لە 1500 کارمەندی هاتوچۆیە بۆ کۆنتڕۆڵکردنی هاتوچۆی ناوشار و دەرەوەی شار.